بسم الله الرحمن الرحيم. بحول و قوی خوا و یارمەتی خوای گەورە بۆ بەحسێکی تری اجتماعی و لە محوەری بهداشتی ڕەوانە جەم بووینەتەوە لە مەکانێکی مقدسە. ئینشەڵڵا تقدسی مەکانەکە بەرەکەتی مۆزوعەکەیش بە حکمەتی رب العالمین زیاد بکە. بەحسەکەمان بەحسی کنکورە. من بە قسەیەکی کوردی قەدیمان دەستی پێ یەکەم. لە پیاەکی قەیمە ئەپرسم ێژن نان هەست ێژێ زەویم هەست. ئەپرسم لێ ێژن ماڵ هەست ێژێ گام هەست. ئەپرسم لێ ێژن کەس هەست ئایەندە هەست بۆ جوابی هەردوو سوالەکە ێژێ کوڕم هەست. نان هەست ێژێ زەویم هەست. معلومە کەسێ زەوی بێت دوو کتیش بیوە هەر نانی هەست زەوی کشاوەرزی بێت. لە نان مهمتر زەویە کە نان دوای تێوە لێ زەوی هەر دوای نایە تا ئەو پەڕی زەوی کونای کار زەوی. دیارە ئەم پیاوە ژیرە بۆ یەکانە قسە محکەم و قاتع و قەوی جواوەواتە. سوالی دوومی لێ پرسن ێژن ماڵ هەست. ماڵ یانی سروەت سەرمایە ێژێ گام هەست. وەکو ئەوە ئیسا لە دێهاتە ئیسا ئەلبەتە دێهاتەکانمان دەوڵەمەند بوون تەراتور فرە بووە. ئەوسا یە تەراتور لە چوار ئاواییەوە هەرکێ تەراتورێکی بۆیە 1000 نەفەر حەزیە کرد قەومی وێ و عەشرەتی وێ و تایفەی وێ بەشکەم خەرمانکوبێکیان بۆ بکە هۆڵەیەکیان بۆ بکە گاگێرێ. ئەوسا سەخت و ئیسا تەراتورێک ئاخریکی وتیان کەس هەست کەس یانی برا پشتیوان حامی دڵسۆز. ئەوە وا لە تەنگانە هاتێتە دەمی پیاوە. ئەوە وا لە وەختی سەختە ئەنازی پێی وتی کوڕم هەست. وتیان ئایەندە هەست لە جوایەوەی چاروتی کوڕم هەست. پیرەکان خەریکن ئەمرن ئەگەر وە قەزا و قەدەر بنێنە لاوە بێژی هەر ئاوەمێ عومری مفید 90 ساڵ وێت. پس پیرەکان فرەیان نەما بگێنە 90 ساڵ خەریکن ئەمرن. ئایەندە ئیتر نییەوە دەستی ئەوان ئەدرێتە دەستی جوان. ئەگەر جواننە و ئایەندە نییە، ئەگەر کوڕنە و زۆر نییە، علم نییە، هونەر نییە، فەرهەنگ نییە، تاریخ نییە. وەلە کوڕ یعنی پیاو نە. کوڕ یعنی کەنیشتیش ئەمە هیچ کوڕێ ناتوانێت بیکا. کوڕ یعنی چی؟ پیاو یعنی چی؟ ها لە وڵاتی خۆمان ئەژن ئەمە کوڕانەست، کارێکی کوڕانەی کرد، پیاوەتێکی پیاوانەی کرد. پس پیایی بە معنای مزەکەر بوودن نییە. پیایی یعنی چی؟ پیایی و پیاوەتی نەک بەس کاری پیاوانە بە چاکە و ئیشە نەک بە سمێڵ و ڕیشە. وە چاکە و ئیش ئامەوێتە پیاوە. ئەگەر ژنی کوێت ئەگەر ناپیاوەتی بوو ژنی کوێت حەیوانە، پیاوی کوێت کەی ئینسانە. بەنابەرین کوڕمان بۆ چییە؟ کوڕمان بۆ ئەم شتانەسە علم. ئاوی زۆردار بەرەو نەچوات، ئاوی سپێوەر بەرەو خوا نەچوو، پمپی بەرقیان تێنا ئیسا تێ بۆ بانی گەناو. زۆردار ئەوردێ سەبان. زۆری بازوو نییە، زۆری علمە. دەورەی زۆری بازوو دوای هەر بە دگمەیەک کارخانەیەکی ماشین سازیەکەوێتە ڕێ. هەزاران دەستگا ماشین تەولید دەکە. دگمەکە ژیرێک دروستی کردو عەقڵێک پەنجەی پیان. کوڕمانگەرەکە بۆ ئاوەیانی ماڵ و مەسکەن و ساختمان نییە. ئاوانی عەقڵ و شەرەف و حەیثیەتە. حورمەت و تایفە نییە، حورمەت و خزمەتە. ئینسانێکە زۆری پێیا کرد ممکنە عەقڵی کەموێت خەتەری فرەوێت. مەگەر نازانی ئامی گەن فرە بزانێ فرە ئەواپەن. ئەگەر گەرەکمانە کوڕەکانمان کوڕون پیاوەتیان لێبێتە شێ علمیان بێت، علمیان بوو ئاوەیانی دروستەکەن، نەخۆشی لاوەن، تاعون لاوەن کە نەسڵ لەبەینەوات سڵامەت تێرن کە نەسڵ زیاکە. ئابادی وەم چۆرە شتێلە دروستەوێت. علمی گەرەکە. قدرەتمان گەرەکە. قدرەتی نظامی و باڵندەوەل و هەواپەیماوەل و تانگەل و فڕۆکەوەلی قەوی دروستەکرێت و تێتە دەست. ئەگەر عالمینەوێت چۆنوە دەستێت. قدرەتی سیاسی بە مێشکی تێژ تێتە دەست. مەشورەت بکە بە پیاوی عاقڵ، لێزان و پسپۆڕ ئەمین و عادڵ. لەگەڵ چوار شتان بگرە ڕەفاقەت، عەقڵ، زانست، وەفا، سەداقەت.
مەشوەرەت بکە بە پیاوی عاقڵ لێزان و پسپۆڕ ئەمین و عادڵ ئەمانە بە علم بەدەستێن عەقڵ و زانست وەفا و سەداقەت ئەکرێت لە ئینسانیەتەوە وەڵێ علم تەقلێتیەکە ئیتر نایەژم علم چیەکات علم هەر ئەو نەبەسە ئەو کەژە تاریکانە ها بریقەیان تێت زۆری گڵۆپێکە علم دایرسانی ئەو کەژە تاریکانی ڕۆشن کردێ ئەم دەنگی منەوە ئەم بەرزێتێت زۆری علمە و علمیش بە خوێندن بەدەستێ خوێندن بخوێنە خوێندنە دەرمانی کورد تێگەیشتن مەرهەمە بۆ زامی بێسامانی کورد کورد لە ئێرانە خۆمانین ئەنا ئەگەر کورد گەرەکی ئێفتخاری بێشە لەبەرا خزمەتگوزاری تایفەوەلی ترێ چون هەمیشە خزمەتگوزاریە کە بچووکن خۆیان بچووکەکەنەوە سەروەر هەر کە سەر بەر فەرمان نەهات بەسی بەر نەیایەت کە فەرمان دەهات هەرکێ شاوردی بکە ئەوێتە هۆسە ئەگەر ئفتخارەکەی بە کوردیەشە خزمەتکەی بە ملەتێلی غێری کورد لەبەرا بۆ ئەوان لەولا بۆ خۆمان بەنابەرین ئەگەر قرارە هێمە بەرز بووینەوە علممان گەرەکە و علم لە قاوەخانە نایدەن علم لە ڕستورانە نایدەن علم لە دانشگا ئەیدەن هەر شتێک جێگەیەکی هەست هەرکێ کاوڕێ پەروار بکە یا ئەشێ بیواتە جارێکی گەنم و نۆک بیلەوەڕێنێ یا ئەشێ ئاڵف و وێنجە بێتە ئافرەکە بیگاتێ هەرکێ گەرەکە کوڕێکی وەخیرەت وەخێ بکە یا ئەشێ بیناتە بەری دەستی ئوستادێ یا ئوستادێ بێتە ماڵ دەفر و دۆڵەی بۆ نایارن پڕ لە خۆراک کتێ و مەکتەبی بۆ ئامادەکەن چاکی چلۆنی مەرحەبا زانین لە بۆ پێشکەوتنت هەزار ئافرین زانین ئەمان خاتە بەرەو زانین قاوەخانەکەی ئیسمی دانشگا هەرکێ لەو قاوەخانە و لەو کانیوە ئەو نەخواتۆ ئەترسم زانینی گوڵ نەکات میوە نەگات ئای داخەکەم زانین قەڵەیەکی قەویان ناسە بەرش ناڵم هەر کەسێ دڵی واتیەوە بزانێ هەرکێ گەرەکێ بزانێ کوتێکی کوژێنەوە و کوتێکی ڕۆشت نەکەن ئەم تەڵەی قەویە ئیسمی کونکورە چەندها جار لە چەندها جێی ئێرانی خۆمانە و لە لای چەندها پیاوی گەورەی ئەم کشوراوتمە چی بکەین کونکور لاچ فرە کەسێ شەوقی خوێندنی هەست عەقڵی خوێندنی هەست توانی خوێندنی هەست بەڵام دەسەڵاتی خوێندنی نییە ناتوانێت 3 مانگ لە ماڵا خۆی زیندانی بکە و دەرس بخوێنێت چون سکی براغ و خۆشکەکانی برسیە باوکی زووتر لە وعدە عەمری خوای کردوێ ناتوانێت سکی خۆشک و براکەی تێرکات بۆیە ناتوانێت بخوێنێت فرە کەسێ ئەتوانێت بچواتە کونکور ئەو نەترساندیانە لە کونکور سوعالەکان غەڵەتە ناتە ناوی پاسخنامەکە بۆیە 3 ساڵە قبوڵ ناوێت ئەی چۆن لە دەبیرستانە ڕوتبەیە وەڵی بوو لە ناوی ڕەفیقەکانیە ئای ئەم بەڵایگەنەوە 1,500,000 نەفەر ئەچنە ناوی و هەر جۆرێ حەساوی کەی حەدیقەل 1 ملیۆنی من فرە تەخفیفم داوێ حەدیقەل 1 ملیۆنی سەروە دانشگا ناکە هەر چێ ساڵە ئەگەر حەق بە ئەکسەریەتی شرکەت کنەندەگانی کونکور هەر چێ ساڵە مەردوودن پس ئەگەر کەسێ قبوڵ ناوێ خەفەت نەخوا تەبیعیە شتێ ئەکسەریەت بووی تەبیعیە و ئەگەر گەرەکمانە بێژین هونەرچیە هونەر ئەوەسە وەکو ئەکسەریەت نەوی وەکو ئەقەلیەتوی لە هەر جامعەیە کات ماشافێن عاقڵەکان 4-5 دانن دەوڵەمەندەکان 4-5 دانن زۆردارەکان 4-5 دانن ناوێت گشتی زۆردار بێت ناوێت گشتی دەوڵەمەند وێ بەنابەرین قبوڵبوون لە کونکورە ئەقەلیەتێکی گەرەکە ئەقەلیەتەکە خردمەندن نابغەن خارق العادەن ئەمە ئەبزاری قسەی ئیمشەوی منە قبوڵبوون لە کونکورە خەرقی عادەتە و ڕەتبوون لە کونکورە عادی هیچ مشکلێ نییە ئەگەر ڕەتبووی لە کونکورە بەنابەرین خەتەری کونکور کە ئەسترادێکی فرەی دروستکرێ بۆ خەڵک ئەشێ عەقڵی خەڵکی بۆ بجوڵێنین قبوڵبوون لە کونکورە تکرارێکەمە دووبارە قبوڵبوون لە کونکورە خارق العادەت و ڕەتبوون تەبیعیە ئەمە گشت کەسێ بیزانێت چون لە 1,500,000 نەفەر نێزیکی 1,200,000 نەفەری قەتعەن واردی دانشگای ملی ناوێت یا ئەشێ بچواتە پەیامی نور یا شەبانە یا غێری ئینتفاعیە دانشگا ئازاد و إلى آخر ئەمە با لەبەرەوە بیزانین تا بزانین بۆچی ئەمشەو قسەکەین هەموو کەسێ بە تاقی تەنیا حەز ئەکا خۆی بەرزتر بێت لە خەڵکی دنیا بەڵام حەز ئەکا جگەرگۆشەکەی
لە خۆی بانتر بێ عەقڵ و هۆشەکەی گشتی حەزەکە خۆی لە گشت کەسێ بەرزتر بێ وەلێ وەختێک کوڕێکی بوو کە نشتێکی بوو گەلێکی وەخۆیستا حەزەکە مناڵەکەی لە خۆی زلتر بێ لە خۆی بەرزتر بێ تاجی زێڕینە عەقڵی فریاڕەس بەڵام ناچێتە سەری هەموو کەس گشتمان حەزەکەین مناڵمان بەرزێ وەلێ دەی چی بکەین هەروە کەوشەکانمان وەقەی یەک نییە باڵاکانمان وەقەی یەک نییە وەکی یەک نان ناخۆین وەکی یەک لیباس ناکەینە بەر زۆرمان وەکی یەک نییە پوڵمان وەکی یەک نییە بۆچی چاوەڕێن عەقڵمان وەکی یەکوی کێوە تماشای ئەم هەمکە ئامە بکەن دانیشتن بزانن دوانیان وەکی یەکە تا چاوەڕێون عەقڵی دوانیان وەکی یەکوێ چون وەکی یەک نییەین ئەتوانین زندگی بکەین چون تەفاوتمان هەست ئەتوانین کار بکەین بۆ یەکتری ئەگەر گشتی خانوێ کێ کەرەکە ئاو بووە گشتی وەکو یەک زۆردار وێ گشتی وەکو یەک دەوڵەمەند وێ گشتی وەکو یەک عەقڵێ ئەشە یەکێ لە ژوورە یەکێ خزمەتی پێ بکە ژوورنەکەەوە بۆنەی خزمەتی ئەمە سەردانوێنێ بنابراین بۆ کنکور تەفاوتێلی ڕشتە تەفاوتێلی ڕوتبە تەفاوتێلی سەلیقە قبوڵبوون و ڕەتبوون ئەمانیشە هەر تەبیعین دروستە تۆ حەزەکەی کوڕەکە و بانترێ وەلێ ئەگەر بانترنە و خەتای کەس نییە خەتای خۆی چنی ئەگەر ئەتوانی ڕەمی چاوی خۆ عەوەز بکە ئەگەر ئەتوانی باڵای خۆ بەرز بکە جا لەولا زۆر بێرە بۆ کوڕەکە بۆ کەنیشکەکە ئیتر لە مەولا گەرەکمە کەمەکەمە بێمە ناوی ئەسڵی بەحسەکە وەلێ یەکچت بێژم بۆ وڵاتێلی تر برا خواوە ڕەحمی کردێ کنکور جارێ بەش نەکریا بێژن ئەونەیە بۆ تورک ئەونەیە بۆ عەرەب ئەونەیە بۆ ژوور ئەونەیە بۆ خوار وتیانە جاڕی خیرەتە هەرکێ هەرچەنێ توانێ بووە بۆ خۆی ئەلعانە ناحیەی سێ یا مەسائلێکە لە کنکورا مەترەحەوێت وەکی قوتب ناحیە یا مەناتق منتەقەی سێ هێمە ڕقابەت وەیەکەوەکەین نەیانوتێ لە منتەقەی سێ ئەونەیە بەشی ئوستانی کرماشانە ئەگەر مەسەن 100 نەفەر بەشمانە ئیتر 101 شامڵی ناوێت وتیانە 2000 نەفەر مەسڵەن بەشی ناحیە سێت 2000 نەفەرەکە هێوە گشتی بوون کەس بەرتان ناوێت فقط یەک شەرتێز نمرەتانەشێ لە بەرۆژ هەرچەند کۆنکور ئشکاڵی هەست من ئاعترازم هەست لە ئشکاڵەکەی وە گشتی خانەوادەکان و خۆیشتان دنکە لە مۆزێتای ئاعترازتان هەست بەڵام تازە چی بکەین وەختێکانە شرایطەکە مساویە زوڵمی بەسەویە عەداڵەت نە ئینکە ئەمە حەقیقەتە منێژنی ئەمە تەوجیهێک ئەگەر من وەسیلەیەکم نەوێ هێوەیەکی پێ عنازە بورم بزانم کێ قورسترینە تەرازوویەکم بێ و قەرێ بەرد ئەتوانم قورسترینیەوە تەعین بکەم هەرچەند بەرد وەسیلەی کێشانە نییە وەلێ چون گشتان هەروە بەردەکێشم بەردەکە ئشتباه ناکەم چون وەزعیەتی کنکور ئیساتە گشتمان وەیەکۆ مقایسەکەین هەرچەندێکیش ئشکاڵی هەست وەلێکانە ئەتوانێت تەعین بکات کێ شایستگیە و کێ شایستگی با ئەم وەسفەوە عەرزتانم کرد ئەلعانە بەشی وڵاتەکان دیاری نەکریایە تەواوی وڵاتەکانیان ناسەسکی یەک منتەقە مەحرومەکان شتیان وەیەکۆ خۆیان وەیەکۆ مقایسەکەن یعنی زوڵمی بسەوێ یا عەدڵی بسەوێ هەرچێکی پێش بەنابەرئین ملەتی خۆمان ئەگەر دوو چتی لێ دوورکەین و احتماڵی ئێستامان بێشتر بێ یعنی علم و ڕۆشنایی لە وڵاتمانە زیاو بێ قودرەت و حیثیەت و عزەت و شەرەف ئستراب کە سەر لە پیاوشێوێ نەها مختێکانە عەسەبانیەوێ یا ئەترسێ یا هۆڵی لێداتێ عەقڵی دروست کار ناکە کنکور استرابی هەستێنەوە استرابی قبل از کنکور ئەمە واهێوەی ئاوردێ حینی کنکوربانی جەلەسەکەەوە بازە کەس استفراقەکە و ئەڕوشێتەوە لێ ئەو نەزهۆڵی لێداتێ پس از کنکور کە متاسفانە هەر چەند ساڵێکە کنکور بووە ئێمە مەوردێلێکمان بووە لەم شاری خۆمەنا دوای کنکور ئەفرادێکیان پێمان معرەفی کراوتیانە ڕەوانی بووە ئەو نەفشار لەبانی مەغزیەوە دوای کنکور سەری لێشەیە من بۆ چیمە دەرسێکە من لە بینەوە من بۆ دەرسیا دەرس بۆ من بۆ دانشگا یا دانشگا بۆ من بۆ ماشینەکەم یا ماشینەکەم بۆ من بۆ پوڵ یا پوڵ بۆ من متاسفانە ئیمڕۆ تیاتێ ئێمە بۆ دانشگاین هەر قبوڵ نەین بمرین خاسە نەخێت دانشگا بۆ من هەر کەڵکم نەخوار سەری پێ ناکەم ئەگەر ڕشتەیەکی دانشگای قەرارە ڕەوانی من بشێنێ هەر نەیخوێنم باشە ئەگەر دانشگا قەرارە ئاژاوە بخاتە ماڵی من هەر نەموێ باشە ئەمە ئەوسافی کنکور و
عرضم کردن هێمە ڕقابەتێکی وڵاتی ئەلیترا بۆەوە ناکەین کوێری بخەینە وڵاتی ئەوان و تاریکی گەرەکمانە ڕۆشنایی وڵاتی خۆمان فرەکەین علمیان بۆ بۆینەوە سپادانشگەلی ئەوان ون وەختێ لە منتقەیەمان میرزای شتەیانەوە و میرزا کلاسی پەنج و یا بانتر تۆزێ ئەهاتن لە وڵاتی دووری شیراز و ئەو ناوە لە ئاواییەکانی هێمە علمیان بەشمانەدا ئیمڕۆ گشتمان ئاواینە بووینە سەعالم چۆنەشێ ناسپاسی بکەین نەیوەی تۆ بۆیان هێمە گەرەکمانە لە دانشگا علمەکە بۆینەوە خزمەت بیدەینەوە پێ ئەمە ئدعای بەندەست نەبووەوە ئەوان نەیوەن هێمە بیوێن دووچت جیاکردمەوە لێرە مسابقە و ڕقابەت یعنی دوو نەفەر لەسەری شتێک تەقەلا ئەکەن ئەگەر ئەوە کە بیوای کرد ئەمە کە بۆی ناوێت وەکی مسابقەی کوشتی کە غەڵەتە بێژی پێی مسابقەی کوشتی ئەشێ بێژی ڕقابەتی کوشتی چون لە بانی ڕقابەتە ئەشەیەکێ لەم دوو نەفەرە بەرەندە بێ ئەشێ حتمەن یەکێکیان دای بنا وەلێ لە مسابقە وان نییە گشت کەسێ توانێ بەرەندە بێت چون هیچ کەسێ ڕەبتی وە هیچ کەسێک نییە لە تەقوا مسابقەت حتا ئەتوانی با تەقواوە با تەقوابوونی تۆ بمعنایەوە نییە تر من تەقوام نەماوە علم حتى أتواني عالم وعالم بوني تو ناوية باعثي بعلم بونو كراي مردم أما يجن في مسابقة يعني دانا بري يكتريا يعني غبطة نحسادة مسابقة فوتبال غلطة شبه رقابة فوتبال مسابقة كونكور غلطة شبه رقابة كونكور شون يكبيت أو كناشة ظرفيتك مشخص ولا يمن لم مسابقة جاء قالك ما نسبقت ما نقد خدمت كين دوي ئیتر قسەکە تەواوەکەم بەحسی علمە و دانشگا عەرزم کردن خۆراکی عەقڵ لە دانشگاهن جانەڤەر فەربه شەود لیک از علەف ئادەمی فەربه ز عز است و شەرەف مانگا و پەز و چت وە گیا چاخیەکەن چاخبوونی بەشەر بە عزەت و شەرەف و حیثیەت و حرمەت و ئابڕووە آدمی فربه شود از راه گوش جانور فربه شود از خلق و نوش اما گوچکی چاخوید و چاوی چاخوید او جانور و حلقی چاخوید جوی چاو باز کردن و گو باز کردن دانشگاه امشوی جلسه که با ورود با او جوی ایتر مستقیم اچمنایی تقریبا حد یکتر تا 14 روز بعضی لرشتکان کمتر 10 روز من ما بو کنکور بعضی لرشتکان کمتری چیان ما دیرم جلسه برگزار بووە کاش زووتر وایە ئەگەر کەسێ لەوە دوا حوسڵەینەوە ئەم سیدیە تاڕایگوێ لێ بورێ لە بیرتانەیە لەمەوەلا من تەخەسوسیەکەی باز دەکەم تا ئێستا تەنوورەکەم گەرم کردێ 14-15 ڕۆژ حەدیەکسەر 14-15 ڕۆژ 10 ڕۆژمان ماوە بۆ کنکور ئەم 10 ڕۆژە شتێ کەس ئەگەر بیزانین ئستراب کە یەکێ لە باعسینی اشتباه و خەتا و جێمانمانە کەمەوێتەوە دوو اشتباهاتك وان نايزانين نايل بروينا برو لا يوين خد بخد اروينا برو مثلا مثالك ساده منالك فنجات مني هز برسيت يسي چون مناڵە عەقڵی نایگەێنێت ئەچوات نقڵەمژەیەکی پێسێنێ خوا پەنجات منەکەی واتە نقڵەمژەیە دوای 5-6 دقیقە دوای تێ و هەمتر برسیەتی وەلێ ئەگەر کەسێ بێ ڕاهنمایی بکە دوو دانە نانی نانەوایی بوەسێنێ بیخوات هەتا ئێوارە تێرە هێوە هەر سەوادێکتان هەست لە کنکوراوهانە هەر سەتحێکی علمیە ممکنە اشتباهاتێکتان بێت بتانواتە دواوە ئەگەر ئەو اشتباهاتە ڕەف بکەین ممکنە بڕۆنە بەرەوە من بە هیچ وەج ناتوانم سەوادی علمی هێوە زیاد بکەم بە هیچ وەج ناتوانم عەقڵی هێوە زیاد بکەم دانشی هێوە زیاد بکەم من اشتباهی هێوە حەز دەکەم کۆمەکتان دەکەم استرابتان نەوێ ئەمە بەحسی ئێمەست وانییە ئەم جەلساتی کنکورە سەوادی تیا زیاد بکەین تەخەسوسان بۆینە بان استرابي كونكور وتم 3 مرحلة قبل الكونكور حيني كونكور دواي كونكور حرف يعني كانت وان سلام شينن علامة الاستراب دل هرس دل الراوكو كرديك تشويشه ناتواني درس كوني لخوتو هارقكي خو خراو بوه خلاص خراو بوه لخوتو طاقتنا ويجي بازن بوم بويكي خو خلاصيني ئەگەر ئەمانە ڕووی لێدایی خەریکی واردەی ئسترابی کنکورەوی هیچ مهمیش نییە ئەگەر ئسترابوو نوێت تەعەجوبە ئینسان ئەگەر ئسترابی نوێت هەڵاژێ لە گوێی گا خەفیە ئەها ئامی خەفتیش خەوێکی دی ترسیا لە خەو هەڵەسێت ئستراب بیداریە ئستراب بیماری نییە خۆشتان بێت هەر کەسێک عەجەلەیەکی بچووە بۆ سەفەرێک ئەگەر ئسترابی ئەوێ نەوێ ناگێت زوو ناکەوێتە ڕێ ئەو کەسانەوە بمەوقع گەێنە سەفەر هۆڵیانە دێر بگەین بۆیە بمەوقع گەین ئەوانەوە هۆڵی گەیەنیان نییە ئیسایچە نییە لە مەخانەکەەوە قەرارەوە بڕۆن
پس ئستراب تەبیعیە زیاوبوو ئشکاڵی هەست ئەگەر هێوە هۆڵتانە تەبیعیە ئەگەر زیاوبوو ئشکاڵی هەست کەی ئستراب بۆ وجود دێت لە دوو حاڵەتە ئینسان دووچاری ئسترابێ یەک هوشی و توانایی بۆ ئەو کارە واگەرەکێسی ئەحساس بکا کەمە وە زوانی سادەتر ئەعتمادی وە خۆی نییە نەوە هوشی نەوە توانی ئیساسە بێژن و هێوە فڵانە کارەنجام بووە ئەعتمادتان نێوە خۆتان بتوان ئەنجامی بن لە خۆتان و هۆڵتان لێداتی ئەمە ێژن تێی ئسترا حاڵەتی دووەم وەختێکە توانی چ هەست هوشی چ هەست بەڵام ئەو شتە نایەڵێ کارەکە ئەنجام بووی نائاشناییە نازانی کارەکە چۆنە نازانی چیگەرەکە چەندێ وەختی هەست چۆن نەتوانی خۆتی بۆ حازر بکەیت ئەم دوو شتە هەرکیان لە کنکورا پێشکرد ئێمە نازانین ئەم هوش و توانی ئێمە بەشەکایانە و نایزانین لەسەری جەلسەی کنکورا وەست چییە مەگەر کەسێکە دووەمین ساڵی کنکوریانێ باوجودێکە دووەمین ساڵکیانە بازێکیان هەنۆز بازە چت نازانن من ئەو شتانە باز دەکەم ئەوەڵین شتێکە گەرەکمە لە زێهنتانی لابووەم ئەوەسە بازە کەس ێژێت خۆزایە منیش وەکی ئەو کەسانە ئیمکاناتیان هەست تستیان بوەسێنن فڵانیان بوەسێنن بۆمیان پسەندایە من ئەو شتانیانە بۆم نەسەندێ بۆیە سەرم لێشێوە ئەم برای بچووکتانە معلمی ئامۆزی ابتیداییوە لە دانشگای ئازادا دەرسی خوێندێ لە دوای دانشگای ئازاد 8 ساڵ نەیانێڵاوە بۆ دانشگای ملی شرکت بکات 8 ساڵ کارێلی متەفەرقەم کردێ دوای 8 ساڵ وەختێ شرکەتم کرد باوجودێکە نەمەزانی کنکور چییە باوەڕتان بێ نەمەزانی چون من ئاشناییمەوە ئەوڵین جەلسەمەوە چوومە کنکورێکی ڕسمی کشوەر فەوقی لیسانسی پێبێژن وەختێ چوون سوالەکانم جوابداوە گشتی بوو تای خۆم نووسیم دوو سێ ڕەفیقم تەکماون ئەزانن خۆیان من هەر لەوێنە شیرینیم بۆیان سەنووسم من قبول بووم وەختێکانە ئەچین وەکو ئێوە هەر هۆڵمم و خۆزایەکێ بۆیە بیوتایە مەنابع چییە سەرفەسڵ چییە ئەوانی چ من نەزانی بۆ دکتۆرایش وەختێکانە شرکەتم کرد هەر ئەو بەزمەوە کەمێ ئاشنا بوومەوە فەزای دانشگای چێت وەلێ گوێم لە هیچ نەدا دەرسی خۆمم خوێند لە 4 دانشگای کشوەرە بە ڕتبەوەلی 1 و 2 4 کڕەت قبول بوو هیچ مشکڵێکیش پێش نهات و فرێش سادە فقط لە بانی تەلاشی خۆم کارمە کەسێکی ترۆ نەوت چیە کرد من کاری خۆم مەکرد پس ئەوەڵین شتێکە ئسترابی جادەکە ئێمە خۆمانتەکی خەڵکان مقایسەکەین خۆزایە ئەوان چیانە چیان کرێت چۆنە تماشاکەی بەعزێکیان نووسانە ئاموزشی تستزنی بدونی مطالعه و بدونی دانش فقط با استفاده 8 تکنیک تستزنی دروی محضه ئەمە یەژنی پێتان درۆی مەحزە گوێ مەدەن پڕی سایتە من پێرەکە سایتم تماشا کرێ 100 دانەی وامە دیە کاسبیکردنە کاکەگیان پیاەکوا لە ڕانازانێ ڕۆژەتەکی مناڵێکیا لە کلاسیەکە چ شەڕێکم کرێ لەسەری نمرەیەکی کاردەفی باشترین پیای ڕەفیقمە چەندها ساڵە کارتان نەیە پیاکەکێزەوە بۆ تەجەسوسەکەن باشترین ڕەفیقی منە لە دوای ئەو وەختە چون زانی من بۆ زانین ئەرزش قاعدم نەبۆ نمرە بێ باشە ئەو جۆری چە قبول بوویش تۆیە چیەکەی دوو تۆ چیەکەی سوالی بەحسی بعدیمان کاکەگیان شتێکی فرەسادە لە تەواوی سایتەکانە نووسیا ئەگەر مراجعی پێ بکەن من چون سادەن بازیان ناکەم هەر کێ گەرەکێ تووشی ئستراب نەوێ خانەوادەیەکە گەرەکیانە مناڵیان تووشی ئستراب نەوێ ئەم سێ کارە بکەن تەغذیەی مناڵەکانیان لەم مودەتەوە تەسیح بکەن فرصەتی ئیسراحەت فرە مهمە خاو و خۆراک ئەمانە وتی خۆی لە سایتەکانە نووسیایتە من بازی ناکەم وتێسی تەغذیە وەرزش ئارامشی تر من ناچمە سەری بەحسەکانی خۆم باز دەکەم کە مهمترن براگیان ئەگەر ئستراب پێشهاو ئەو ساو ئیسایتە من سایتەکانم تماشا کردێ غەڵەت خەریکن ئاورێ کریاسۆ دووکەڵەکەی بەڵاوەکەنەوە بۆ مە بکوژێتەوە دووکەڵەکەی بەڵاوکەیتۆ ناکوژێتەوە ئەشێ ئاورەکە بکوژێنی تۆ ئاوی پیاکەی ئستراب معلولە علەت نییە ئیترێوە عالمن بۆیە من ئیسلاحاتی تەخەسوسی ێژم معلول ئەشێ علەتەکەی لاوەی تا تەحتیل بێت ئەگەر گەرما هەست لەم ساڵونەها ناوێت تۆ بێژیوە من گەرمونەوێ ئەشێ پەنجەرەیە باسکەی کولرێدا ئەرسێنی تا من فێنکم بێتەوە علەتی گەرماکە علەتی عرەقکردنی منە ئستراب بەعدە کەس تێنێژنەوە مناڵەکە دەی بۆچی ئسترابوە ئسترابووی نوێ باوکم هۆشی بێ خوا قەزا ماچێکەن ئسترابی لە نەخێر وای نە لا ناچوە عەوامڵی ئسترابزا ئامانە یەک
خودی فەردەکە چۆن فکرەکە هەرکە هەر چۆنە فکر بکە هەر ئەوە ئیسترابیە ئەو کەسە خەیاڵەکات ئەلعانە ماڵەکەیان چۆڵە و هاوماڵەکەیان دزە هەر لێرەوە هەوڵێ سێژێ بەخوا دراکەم کلین نەکرد ئەگەر فکر بکە هاوماڵەکەی لە خۆی باشترە ئیتر هۆڵی نامێنێت دەژێ ئەو چاوی هاوماڵەکەمەوە پس ئەوەڵ فکری خۆتان بەعدەن باز یەکەم لەبانی خۆتان چۆن کار بکەن بۆ لاچوونی ئیستراب دووهەم باوکو دایکە حەچی ڕۆژەوە مناڵەکەی ێژێ ڕۆڵەگیان 12 ساڵە من زەحمەتە کێشم هادەی زارم چیە کرد هەر لەی ساتەوە ئەی ترسێنێ وەختێکانە ئەڕۆن بۆ دوکتەر ئەزانن دەرزیتان لێن هەنوز دەرزیەکەتان لێ نەدریا هازاورتانە چێت وەختێ ئەچی بۆ میێوانیەک نازانی کێوا لێوێنە هازاورتە چێت ئەم ئامانە مناڵەکانیان نەترسێنن حەق نییە ئەم مناڵە تەلاشەکە خوا کەی وتیەتی تۆ ئەشێ بانتر لە تەوانت ڕێکی وسعەتی انتزاری لێت باوکو دایکیش ڕێکی وسعەتی مناڵەکە و مناڵیش ڕێکی وسعەتی باوکو دایکەشێ انتزاریان بێ نەعوذ بالله خۆیەوە لە خوا بانتر نییەن ئەگەریش بانترون ئەشێ ژیرترون ئەگەرەکە بمعنای تەنبیهە نە بمعنای شەک من شەکێکم نییە هیچ کێ لە خوا بانتر نییە سێوەمین چت ئازمون گیرەندەگانن هێمە ئەوان دووچاری ئیسرابمانیان کردوێ سوعالی عەجیب و غەریب و سوعالێلی ئیشتبا و نازانم بەعزێ وەخت فاشبوونی سوعال و بەعزێ شتێلی تر بەعزێ وەخت مراقبینی سەری جەلسە ئێمە تووشی ئیسرابی حەینی ئازمونەکەن ئەمانەتە ئینتیانە برا دژمنتان نێن ئەهلی تەقەلبیش نین بخوا هێوە ئەگەر وانە سەری جەلسەوە دانریایی و دیاری من وەکی شوانێک لای ڕانێک بورێت ئەشێ نێڵی گوڕی حەملەم پێ بکات ناو خۆ گورگمی شنیدم گوسپندی را بزرگی رهانید از دست و دهان گرگی شبانگاه کارد در حلقش بمالید روان گوسپند از او بنالید که از چنگال گرگم در بودی چو دیدم عاقبت گرگم تو بودی براگیان اگر معلم مانن راهنما مانن سری جلسه کنکور بخوای مفره هولمانه و اخلاقی خوشتان اگر حنزل خوری از دست خوشخوی به که انگبین از دست ترش روی کرتشی حنزل کاڵەکە مارانەز من ێژم کەرتەشی ڕەحەتە کەرتەشی لە دەستی ئامی خۆش ئەخلاق فرە شیرینترە لە هەنگێن لە دەستی ئامی بۆ ئەخلاق مراقبەکانمان با کەنینی بانی لێوتان با گوڵێوە دەستانەوێت با عەترێکی بۆ خۆش عەتری بۆ خۆش منزورم عەتر نییە لە خۆتانی بوێن عەتر مەدەن مەبادا کەسێک سەری بەتێش عەتری بۆ خۆشی ئەخلاق و شەرەف لە حیسیەتتان هەڵسێتان مناڵەکان ئارامشیان بێ لەلاتەنە نایەژم ئجازەی تەقەلب بوێن تەقەلب خەیانەتە بە کولی خەلق ئینسانی متەقەلب نەزمی اجتماع شوێنێ یەکێکی تر لەو شتانە باعەسی ئیسرابەوە ڕەقابەتە تۆ کارێکی ڕەفیقەکەوچی قبوڵێ و چەنێ دەرسی خوێندێ و زەنگی بۆی هایتە کام سەفحا و چی کردوێ کارێکیە کوڕی فڵانە کەس بۆ کوێ چوو کام دانشگا قبول بووە ئەم شتانە مەپرسە ئارامش و تێک مەدە بەحسی بەعدیمان فەرهەنگە فەرهەنگی دانشگاه ڕەفتەن و دانشگایی بوون و کلاسی دانشگایی بوون من عەوازەیەم لێتێ ئاغم فەوقی لیسانس قبوڵەوە فرە با کلاسرەوە لە وەختێکە فارغ و تەحسیلێت حتى سبتنام بۆ ئازمونی دکترا کلاسی هەز وەلێ دانیشتووی دکتراویتر کلاسی نییە خراوتر وەختێکە دکتراکە دوایتەوە ئەویتە ئوستاد ئیتر هەر کلاسی نامێنێ ئەمە فەرهەنگێکی غەڵەتە گوێی تێمەوەن عالم وە چون علم خود بە خود قدرەتە وەرنەوی لە دانشگایچە خەڵک مەجبورن گوێ لێ بورن وەرزاناوی ئەها مکانیکە خاسەکانی ئەم شارمانە ئەگەر بچی بۆ لایەن هەر ناپرسی مەدرەک و چییە هۆڵتە ناشیوێت چون زانینی مهمە نەک مەدرەکەکی ئیساتە تێمە ناوی دنکەی شتەکان ئەوەڵ لە باوکو دایک و شروعیەکەم باوکو دایک ئەشێت چی بکەن تا ئێمە ئیسترابمان کەم بێتەوە و تەوانمان بچواتە بان یەک چی بکەم دەستمەڵ قازم هەیە بەبانی چاو خۆم خۆشخۆش وشکەکەم ئەوەڵین شتێکەوە باوکو دایک وتمە و تکرارێکەمەوە لە یەک خەتا قبوڵی خارق العادە ڕەتبوون عادیە دووەمین چت مناڵەکانتان ئەگەر متەفاوتن عادیە سێوەمین چت تەلاشی مناڵەکانتان مهمن نەک نەتیجەی کنکورەکەیان چون بەعزێ وەخت نەتیجەی کاری خۆیشتان عوزرخاییە فرێ لە باوکو دایکە لیژەشێ لەو دوا مەعزەرخایی بکەن چون خۆیتیان بەعزێ وەخت اشتباکەن مناڵەکانیشتان لە خۆتانن ئەگەر گەورەن بیان وەخشن نە موعاخزەیان کرد سێوەمین چت
پەیامی مثبەتە خوا لێ نەکاتەوە ئەم هەم کە چتمانە حاضر کردە بۆ دێ بڕۆ لەو دێ و دەرسەکە بخوێنە کاکە گیان ئەمە تا عنازەیەکە دێرێ ئەوێر نەیدێرا وەختێ تێتەم دێ و بێژە مانە نەوێ مێژە خوا لێ نەکات بەنابەرین پەیامەری مثبەت ماننەی ڕۆڵەگیان دەی مهم نییە هەر ئەو نەتوانی قەیچێکە ئیسراحەتەکەی دەی باشە ئەگەر وتی تلیزون ڕۆشن مەکە مناڵەکە وتی تەمەرکوزەکەم تاڵەکەش ڕۆشنمان نەکرد قبوڵ نەوێت چی و تاکرد نەخێر باوکو دایک قسەیان فرە مهمە قسەی خۆش لەم 14 ڕۆژەگا لە حەچێ بە تند و تێژی کار ناچواتە سەر مار بە قسەی خۆش لە کون تێتە دەست بەختی بعدی شەونشینیە باوکو دایکانی تبرا بەسە هەم ئەوانەوە دەعوەتەکەن بۆ ماڵ هەم ئەوانەوە ئەچن بۆ ماڵی مەردم ئەم 14 ڕۆژە شەونشینی من نایژم حرامەوە لێ ئشتباس مناڵەکە لە ماڵا دەرسە خێنێتەوە کێشە بیهێنێرن بۆ هەنگوور و تەماتە سەندن مناڵەکە خەریکە لە ماڵا دەرسە خوێنێت جووکوتن و گوێڕابازیکردنی تۆ ئوتاقی دەرس خوێندنەکەی لێ سەندێ ناڵێ دەرس بخوێنێ تۆ نازانی یەک سوعال غەڵەت جواب بواتەوە ممکنە 10 ڕتبە بکەوێتە دوا ئیمساڵ نەچواتە دانشگا و چرایەکی خۆمان بکوژێتەوە چراکانمان عالمەکانمانن تۆ خەیاڵەکەی چوی بۆ شەونشینیە هۆنەرە کرد لەچک و داوە سەرمانە یا فەن و داپیامانە شەونشینی و میێوانی پیاوەتیتان بێت تەعتیلیکەن ئەگەر ئەڕۆن فرە دامەنشن زوو بێنەوە بەختی تر تلویزیونە دەنگی تلویزیونەکان با کزوێت دەنگی بوێنە خوار هەر دایمە ورسێنن چیەوێت ئەم 10-12 ڕۆژە تلویزیون و زەفت و رادیۆ ئەمانە خامۆشی ماهوارە قەتوێت من نایێژم قەتیکەن خامۆشیکەن کەمیکەنەوە ناتوانن خواکرێت سەرفەجوێی بکەیت لە مەسرەفیێوانی چا یەکێکی تر لەو شتانە شەڕی باوکو دایکەکانە لە ماڵە شەڕکردنی باوکو دایک گەورەترین عامڵی ئیسرابی مناڵەکانە لە ئەم 12 ڕۆژە برا هەرە شەڕتان دوای نایە پیاوەتیتان بێکێکتان مێنەوە بۆمە پیاکە توانێت نێت تەغذیەی مناڵ فرە مهمە غەزایەلی ئێنەرژیدار سلولیەلی مەغز و ئێنەرژی کارەکەن فکر و ئێنەرژی کارەکە پیاوەتیتان بێ ئەگەر دەستیشتان ناچوات خۆراکە خۆشەکە بوێنە ئەم مناڵە ئەم چەند ڕۆژی کنکورە من چی بکەم دەسەڵاتی اقتصادیمان نییە مەجبورین مدیریەتی اقتصادی بکەین پیاوەتی بێ قەینا ئەوەکان ئەم 2-3 ڕۆژە ئەگەر خۆراکی لێنەی ئەگەر ئاش و برنجە یا خۆرشت و برنجە خاسەکەی بووەوە ئەو ئەگەر ئەتوانی کژمیجێ خورمایە نقڵێت شتێ نەبەری دەستی نقڵ نه اشتباس نکن لەدەم دەر سکوتی ماڵ مهمە ئەمکاناتی ماڵ فرە بکەن یەکێ لەو شتانە لە هەر باوکو دایکێکی دڵسۆز گەلەکمە و دەرخاستمەوەسە لە مەسئولینی ئاموزش و پەروەردش ئیمانیان بێت خەیانەتیان پێ ناکەین قەرزێکمان پێبەن ماڵێک یەک سەندەلی دەسەدار بۆ مناڵەکەی ئەم 10 ڕۆژە قەرزکە لەوە دوایەژم بۆچیمە وەلێ سەندەلێکی دەسەداری کنکوریمان گەرەکە بۆ ئوتاقەکانتان ئەگەر نییە حەدێقەل سەندەلێکی عادیمان گەرەکە وەبانی سەندەلی و ڕۆژێ 3 سەعات و نیم گەرەکمە دانیشن دلیلی مەزبا لە جێ خۆیاژمی بۆتان باوکو دایکەکان حەمایەت لە مناڵەکانیان مراقبەت و ڕووی خۆشە ڕەوانەی بکەن بۆ کنکور وەختی هاتۆ سەرفی نەزەر لە نەتیجە قاڵ مەکەن سەرفی نەزەر لە نەتیجەی کنکور وەختی هاتنەوە خێراتنی بکەن مانەوێی بکەن بەشکەم ڕۆحیەی ئەم مناڵە دوای کنکور لێی نەقۆمێ چون یەکێ لە عەوامڵی لێقۆمیانی ڕەوانی ئەفراد بعد از کنکور ڕخەوە بەخشی بعدیمان خودی فەردەکەس من خودی فەردەکەس تێدانە چتی هەست دوانیان دێرە ئیتر باسی ناکەم یەکێ هەدەفە بزانێت چیەکات ئام نەزانێ بۆچی دەرسە خوێنێ مەجبورە گشتی کتێوەکانی بخوێنێ مەسەڵەن دانیشتوویەکی ڕشتەی تەجروبی ئەگەر گەرەکیوێت پزیشکی بخوێنێ ئیتر ئەزانێ زەمینشناسی نەخوێنێ وەلێ ئەوە نەزانێت چیە خوێنێشە و کتێوە زلیچە بخوێنێ بەنابەرین هەدەف مهمەوە لە چون دێرەیتر من باسی ناکەم ئەماشێ لە ئەوەڵی کنکورەوە باسی بکرێت لەولا یەکێتر لەو شتانە فرە بازی ناکەم ئومیدە در نائومیدی بەسی ئومیدە پایان شەبهسیە ڕوز سپید است فکرتان لەم شتە مەسووزێنن کە ئیسا تاریکە بەیانی ڕۆشنە هەمیشە شەو ئاوسە وە ڕۆژۆ هەمیشە کنکور ئاوسە بە علمەوە ئەگەریش قبول نەویت ئینسانی دەستخوێندی لە کنکورە عالمە حتى ئەگەریش قبول نەوێت چون قبول نەبوون خۆی لە خۆیەوە یەڵەکێکی قەویان ناسە بەری نایڵێ ئەم قبول بێت ئەشە 1,200,000 هەر قبول نەوێت هەرچێکی پێ بکەیت بەنابەرین ئومیدوارون
وإنساني أميدوار لحركة ناويسي چون از تو حركة از خدا بركة توكل دواي حركته نقبل از حركة. بحثي بعدي من كأصل اشتكس تلاش زکوشش به هر چه خواهی رسید به هر چه خواهی کماهی رسید کێژێ ئینسانێکە قوڵی نوێ ناتوانێ بچوە بۆ کەش ئەگەر گەرەکیوێ وە سینەخیز ئەتوانێ بڕوە سینەخیز نە ئەتوانێ وە دوو دانە دڵسۆز بێژێ بمون بمکەنە کۆڵۆ ئەتوانێت کرایە بڵات بیون وەلێ ئەوێر خەیاڵ بکە بۆ کەشتون فقط قوڵی گەرەکەیتر ناتوانێ بچێتەوە. من ناتوانم ئەو قازە لە وەرە بخوێنمەوە ئەگەر نەمتوانی بیخوێنمەوە بێژم تەواوی تر دەی تەواو ئەتوانم بێژم یەکێ بیخوێنێتەوە بوو ئەتوانم دووربینێک چاویلکەیەک بنێمە چاوم عینەکێک بڕوانم پێیە ئەتوانم بچمە بەرەوە بێر نییە بەرەوە کار فرە هەست ئەگەر تۆ گەرەک توێت مۆفەق بووی ڕێوە فرەست گەرەکردنەوێت هەرچیە سەختە هێژم ناتوانم بووە سەر ڕەحەتی گیان هەر کەسێک خۆیاتە ناتەوانی و لە تەلاش خۆی لاوە بۆ ڕەحەتیە ڕێ ئەو ڕەحەتیە جەهلە چون بەیانیەکەی تاریکیە. لە بەخشی فەردیە ئەم شتانە لازمن تەلاش چەندین موالفەیە یەک تەلاش بۆ خۆ ئامادەکردن ئامادەگی یعنی چی ئەوەڵین شتی ئامادەگی خەو ئیسراحەت خۆراکێک کە ئیتر باسی ناکەم دووەمین شتی ئامادەگی عەرزمکردن سەندەلیە هێمە تەجروبەی بەعزە چتبان نەکرێ من ئازموونی دوکترام 16 ساعتوە هەر ڕۆژێ 8 ساعت هەر جەلسەیە 2 ساعت نیم ساعتیش ئیسراحەت فرێ لە ڕەفیقەکانم وەختێکانە قبوڵنەوە لە ئازموونی دوکترا چون نەیانەتوانی 2 ساعت ئەوبانی سەندەلیوە دانشن من دیسکی کەمەریچمە 8 ساڵە 8 ساعت ئەوبانی سەندەلیوەکی ئاوی خواردن دانشتم چون 4 مانگ ئەوبانی سەندەلیوە دەرسم خوێندو ئەسڵەن دەرخوێنەوەم 8 ساعت دانشم عادەتم کردو وەختێکانە ناتوانی دانشی دوای سەعات و نیمێت جوڵ پێکەوە و پشتێشە و قولێشە و باڵێشە و حاڵەتێلی ناخۆشی جسمی و نایەڵێ کنکور بووی سەر لێ شوێنێت بەنابەرئین لە ئیمڕۆ تا ئەو ڕۆژە یەک ڕۆژماوە 2 ڕۆژماوە ڕۆژێ حەدیەقەل 3 سەعات و نیم پشتی سەری یەک دەرسی چون نەخواند هەر دانشەوە بانیوە لەبەری ئەوە یانی ئەگەر دەرسی چ نەخۆن لە کنکوری چا بەعزێ وەخت سوعال جواب نایەتەوە پەزیرایەکەتە خۆی ئەگەر 15 دقیقە ئیسراحەتەکە تا ڕۆبانی سەندەلێکەوە ئیسراحەتەکە بکە تا ئەگەر قەرارە مشکڵ بێت ئیسا وا خەتەری نییە مشکڵەکە بۆ پێش بێت ئیسا تەمرینی مشکڵەکە بکەیت نەک ڕۆژی سەری جەلەسەکە ناتوانی بنووسی. بەنابەرین سەندەلیەکەم لە باوکو دایک و مدیرەکان و لە دەسەڵات داروێل گەرەکە پێتی بوێن لە خۆیکی دانیشتنی بانی سەندەلی بۆ ئامادە بوون. دووەمین چت بۆ ئامادەگی خۆناسینە خۆتان بناسن ڕاستی 3 سەعات و نیم تستێکی کامڵ وا لەبەری دەستا تۆ تا ئێستاوە تستێلی مەوزوعی خۆت تاقی کردەوە 30 سەفحە دەرس خوێندە و تستی 30 سەفحەکە حەل کرد 2 کتێوە خوێندە و تستی 2 کتێوەکە شیمی و فیزیک حەل کرد ئەو ڕۆژە ئەم بەزمە نییە تەواوی کتێوەکانتە لە 3 سەعات و نیمە ئەشێ تۆ بزانی لە 3 سەعات و نیمە چەند دەرس ئەتوانی جواب بێتەوە ئەسا ئەشێ بزانی بەعزێ لە دەرسەکان تستێک 45 ثانیە وەختیە تستێک 1 دقیقە دەرس تەخەسوسیە سەنگینەکانن بەنابەرین 30 دانە تست دقیقەن وەکو کنکور زمانی بۆ بوورە بزانە چەندێکی جوایێتەوە 20 جواوەی 25 تستە 25 تستەکە 20 جواوەیەوە بۆ 5 وەخت نییە بەی تۆ ئیتر بزانە ئەمە تۆی بەنابەرئین ئەگەر لەسەری کنکورا 20 دقیقە جوابداوە 5 دانەی نازانی نیگەران نەوە تۆ هەرواویتە لە ئیسایچێت چی بکە لەسەری کنکورا هەر سوعالە ئەحساسەکەی سەختەیتر جوایی مۆرەمە بکە جزی 5 دانەکەەوە هەر ناگەی جوایی بوویتەوە بە هەر حاڵ ناگەی جوایی بوویتەوە بەنابەرین تۆ ئەشە ئیساب بزانی 25 سوعال لە چەندێ زەمانە جواوێتەوە تەمرینی سرعەت بکەی چون ئازموونی کنکور ێژن پێی ئازموونی سرعەت ئەشێ لە زەمانێکا دریاوە پێ بگێ و سوعالانە جواب بێتەوە فرە کەسێک هەر 18 سوعال ئەتوانێت جواب باتەوە چون تا ئیسا نەیزانی هەر 18 سوعال ئەتوانێت جواب باتەوە تستەکە جواباتەوە گەی 18 هەر لەوێها ئیسراف پەیاکە تۆ هەر ئیسا بزانە 18 ئەتوانی 7 وا نازانی هەر نەیخوێنەرەوە ئەحساسەکەی سەختە هەر جێ بێڵە ئەمە ێژن پێی مدیریەتی زەمان لە وەختی مدیریەتی زەمانە گەینم بەحثی چە باز دەکەم بەحثی بەعدیمان مطالعە
لە ئەم مودەتەوە سەبکی متالعەوە شەیتر عەوەز بوویەتە شەی سات و بەعزێک کاریێل بکەیت مروری دەرسەکان بکەیتەوە خولاسەکان ئامادە بکەیت ئەشێ تەراکمی وانەوێت یەک کتێوەریت ئەگەر یەک کتێوەریت تەواوی 4 ساڵەکەشە لە 1 ڕۆژە 2 ڕۆژە دەور بکەیتەوە 3 ساڵەکەت ئەگەریش هەر ڕۆژە چەند دەرسە خوێنی ئەشێ سەریعتر بخوێنی ئەشێ ئیساتە عەلامەتەکانی ناوی کتێوەکانی تماشا بکەیت کتابخانی ئەشێ نەکەی ئەشێ فهرستخانی بکەیت بچیتە فهرستی کتێوەکەی تماشا بکەیت بزانی چی نازانی هەر ئەوە وا نازانی بخوێنی ئەشێ کتێوەکە وەختێ وەرەقەکەی تماشای عەلامەتەکان کەی هەر عەلامەتی ئاشناسی تر مەیخوێنەوە هەر چیە نازانی بیخوێنەوە قسمەتی دووەم ئاشنایی با سوعالە ئەشێ هەر ئالەی ساتەوە تۆ سوعالێلی کونکور بناسی نەناسی ناتوانی هیچ بکەیت سوعالی کونکور دوو بەشە سوعال گوزینە فهم سوعال نصفی جواوە بعضی وقت کەس سوعال حاڵینەوە بۆیە جواب نهاتەوە بۆ تەنەوع چتێژن لەجێ زمانی خانێلی وڵاتێک جەم بوون دانیشتون و قسەی زرنگی ئەفرادیان کردوتیانە ئای بۆ کوڕێ خاسی سا بچوایە بۆ کورسە کاولایەکی جوان لێوە خەیاڵەکە کوڕێ خاسە و بێدەنگ لە جەلەسەکە تێتە دەرەوە چوا بۆ کورسە ئەچوا بۆ کورسان و دوای 2 شەو پیادەڕەویە گەیەتە کورسان خانی کورسان ئەچوا حواڵپرسێک وایەژێ من کوڕێ خاسم و لە فڵانە جێوتیان ئای بۆ کوڕێ خاسم ناسمەوەی چەزانێ گێلێ لە ئاها دێوە خێر بێزانم بۆچی ناردووتیانە هەناردووتیانە بانتێرکە بوویتەوە بانتێرکێکی بیسیمەنیان هە ئەیناتە ناوی گونیە بۆ یا کوڕی ئاژێ بیوەرەوە 3-4 ڕۆژی وەڕێات بانتێرە تێرێتەوە ئەچواتە ماڵی خانەکەی خۆیان ئێژە من کوڕە خاسەکەم لە کورسان هاتمەوە دێژە خاس کامە کام کوڕ ئێژە یاڕۆژەوەگە وتان ناوی بۆ کوڕێ خاس من ئەومە ئێژە دەی باشە چووی لە کورسان چی کردێ ئێژە چوومەم بانتێرکماوە دێژە دەی کێ داوای بانتێرکی کردو فهمی سوال نصفی جواوە ئەو گشتان نەزانن لە معادڵە یەک مەجهولی وەختێ گەینە 2 مەجهولی و ئەچین بەرەوبان و وەسیلەی معلومە المەجهولیە لە دۆزینەوە تۆ هەنوز معلومی سوالەکە نازانی چیە نووساسی سوالە خوێنیتەوە سوالەکان بعضێکیان منفین نووساسی معنی عبارەت فلان کدام گزینە نیست نەیوتێ ئەست تۆ چون نەو خوێندەسۆ بزانی نیستە هەر ئەوەڵدانە چاو پێکرێ ئەستە لێوێی سیانیان معنایە و شتن دنکێکیان معناینەوە سوالەکە حاڵینەوەی بۆیە غەڵەت جواب داسن پس حتما تەنەی سوال تا آخر بخوێنەوە بعضێکیان ژێ کدام عبارەت صحیحتر ئەست هەر چواریان دروستن تۆیش پەلەتە دنکێکیان جوابێتن نەخێر دروستترینەکان امکانی بێ ئەو لاینەکەوێت دروستتری وتێ ممکنە غەڵەتتریش بێژێت پس فهمی سوال فرە مهمە هەرچەند خەیاڵەکەن وەختان تەڵەفەکە وەلێ احتمالاً یەک سوال غەڵەت جواب بوونە 100 ڕوتبە بڕۆنە دواوە ئەم وەختە واینە تەڵەف بێ بسەرفەست زەرەر لە نیوەی چیا بوێڕێتەوە منفعەتە بحثی بعدیمان زمانی سوالەکانە کە عەرزم کردن 45 ثانیە دەرسە سادەکانن دەرسە سەنگینەکان 1 دقیقەن تۆ ئەشێ حەسەی خۆت لەوەبەر کردووە تا ئیسا بزانی وەزع چییە ئەم شتە لەوەبەر تاقیکەرەوە بزانە وە 45 ثانیەیی چەند سوال جوابێتەوە و 1 دقیقەیی چەند سوال تا هەوڵ لێدانەیە وەختەکانە جێمێنەی لە زەمان خەیاڵ نەکەی لێو قۆمیا خەیاڵکە ڕەوەندی تەبیعی زندگیتە پێیەکەی بحثی بعدی پەراکەنشی سوالەکانە هەمیشە لە مەدرسە قاعدە واسە وتومانەوە معلمەکان لە ڕەوانشناسی تەربیەتیە تەئکید ئەکەین بە سوال ساز دەژین سوالێلی ئاسان بخە ئەوڵۆ سوالێلی سەخت بخە ئاخرۆ تا سوالە ئاسانەکان ئامەکە بەرەنگیختە بکەن نەترسێ بتوانێەوەکانی جواب باتەوە ئەنا هەر لە ئەوڵۆ بیترسێنی لە ئاخرۆی تر ذاتی نییە هیچ بکە لە کنکورە ئەمە ڕعایەت ناکەن چون سوال سازەکان ئەفرادێکی مختلفن تصادفی سوال انتخابەکەن بنابراین ئەگەر چوویتە ناوی دەرسێک شروع کرد 4 سوال سەخت و خەیاڵ نەکەی گشتی سەختە تصادفی سەختەکان کەوتنە پاڵی یەک ئستراب نەوێرێ احتمالاً لە دوای ئەمە سادەکان تێک چون لە سادە بە مشکل ئەشێ لە هەر کامێکیان دەرسەدێک انتخاب بکرێت بنابراین چون سوالەکان منەزەم نەچنریە 4 سوالی پشتسەرێکی سەختگەی پێ تەبیعیە نەترسی ئەگەر 4 ئاسانیش پێگەیی خۆ لە دەست نەوەی بێژی گشتی ڕەحەتە واسە ممکنە سەختەکان لە دوایێ دەرهەمە دەرهەم بحثی بعدی ڕەفتەن یا چین و شوێنی دەرسگەلی ئاسانە کام دەرس فرە قەویت ئەوە لە بەرا جواب وەرە با ڕۆحی خۆی لە دەست نەوێت لە بەرام مەچەوە بۆ بەردەزلەکە ئەها وەزنە بەرداریە ئەوەڵ وەزنەیە کە ئەتوانن لەولا کیلوێکی پێ ئیزافەکەن لەولا کیلوێکی تر هەر لەی ساتۆ تۆ بزانە کام دەرس ڕەحەتە بۆ ڕۆژی کنکور لەو دەرسەوە شروع
ئەمیچە بەحسی سوالە کە یەک شتی ماوەسۆ دەستورالعەمەڵی کنکور وەختی ئەیخوێننەوە مێژن بۆ من نییە با گوێنەوەم ڕابطین و ئەفرادێکە لە کنکورە شتە خوێندنەوە گوێبورن ئیمکانیە شتێ بێژم تۆ نەیزانی هەرەوە بەعسی ڕەتبوون بێت قەی ناکە ئەو زەمانوێری چە مهم من گوێبورن بزانن مراقبەکان و رابطین چێژن دەستورالعەمەڵی ئەوەڵی دەفتەرچەکە سەفحەی ئەوڵ ڕاهنمایی ئازمونە قەشەنگ بیخوێننەوە بزانین وتێ چی بکەن بعضێ وەخت ئەو چتە خەوەر لێ نییە بۆیە لێ شێوە وتیەسی مەسەڵەن فڵانە چت ئەشێ لە فڵانە جیا جواب بێتەوە ئەو یە خەتە نەخوێندێتەوە غەڵەت جوابداس لە جەیەکی ترا جوابداس بەحسی گوزینەکانە قسمەتی دووەمی ئامادەگی گوزینەگەل بناسن هەر ئازمونێکی تستی چوار گوزینەی هەست سیانیان گوزینەی انحرافیە یعنی ئاغا منحرفەکەن کێ منحرفەکەن یەکێ وا عەجەلێ یەکێ وا نەیخوەندێ یەکێ وا پەلەپەلێتی یەکێ وا ئسترابێتی یەکێ وا هۆڵیەتی ئەوانیانە دانا ئەمانە سەر لێ بشێنن تا زرنگەکان بڕۆنە بە بۆیە ئەو سێ سوعالی غەڵەتیانە سێ جوابی غەڵەتیانە ناسە لای جواب دروستەکە بۆ کەسێ نەیخوەندوە سەری لێ بشێ بەنابەرین وا مەزاننەوە گوزینەوە لە ناتوانین هیچ بکەن ئەگەر تۆ ئستراب بێ خاس و پێکەن ئەگەر تۆ عەجەلە بکەی خاس و پێکەن ئەگەر تۆ سوعالەکە تیترەکەی نەخوەندێتەوە ئەمان نەسەر لێشێنن بەنابەرین لازمە گوزینەکان بخوێننەوە وەلێ کوڕی زرن ئاواکەوا من یەژمی بەر لەوە گوزینەکە بخوێنێتەوە جوابی سوعالەکە واتۆ مەسەڵەن سوعالێکیان لێ پرسیوێ بەر لەوە بزانێ گوزینەکان چین ێژێ جوابەکەی فڵانە جا ئەچواتە ناوی گوزینەکان ئەگەر وا بکاتە فرەتر مۆفەقە تا جوابەکەی گوێتێنە بچۆل ناوی گوزینەکانە سەری لێ بشێوێنن لە ناوی گوزینەکانە چوار پەنج شتی مشابهیاندا سەری لێ بشێوێ پس ئەگەر گەرەکتانە قەویون لەبەرە حەدسی جواب لەولا مراجعە بە گوزینەوەل بەحسی بعدیمان انتقاڵی گوزینەکانە بۆ پاسخنامە وەختێکانە فەردێک گوزینەکانەوە بۆ پاسخنامە بەعزێ وەخت گوزینەیەکی سوعالێکی جواب نەداسۆ نەیزانیە یا ئەحساسەکە سوعالە زەمان بەرە جێ تێڵێ ئەچوات بیواتە ناوی پاسخنامە لە بیریە چوا خانیەکی جێڵاوە جوابی سوعالی خواردن لە خانی سوعالی بانگنانووسی ئیتر گشتی جێوەجێ ئەوێت هەر یەک سوعال وای نەپێ بکاتە ئشتبای بۆ پێشتێن لە قەڵێم برای بچووکتانە بکەن بە مدادەکەتان نقطەیەکی بچووک لە قەی پاسخنامەکەەوە جۆرێک زەربە نەما لە پاسخنامەکە بیقتێنە یا قابلی پاکۆکردن نەوێت نقطەیەکی فرە بچووک لە پاڵی سوعالە لەکات جواب نانۆ لە پاسخنامەکە تا بزانن کام سوعالتانە جواب نەداسۆ لە دەفتەرچەکەی چا دەفتەرچە حەرچێکی پێ بکەی ئیشکاڵی نییە سوعالێکەوە جوابی نادەنەوە ستارەیەکی لێ بوێن و ئەگەر ئەحساسەکەن هەر نایزانن جوابی بوێنەوە دوو ستارەی لێ بوو تا ئەگەر وەختانە و ئەگەر وەختی زافەماوە بێنە سوراغی یەکستارەکان و ئەگەر دڵیشتان پێوە شانسی جواب بوونەوە لە دوای ئەوە بچنە شوێنی شانسیەکانە هەر لە ئیساتە وەختی خۆتان مدیریەت بکەن ئەوانەوە جوابتان نەداسۆ نقطەیەک لە قەی پاسخنامەکەوە لە دەفتەرچەکەی چاستارەیەک ئەگەر هەر نایزانن دوو ستارە یا هەر علامەتێکی تر خۆتان دڵتان ناپێوە تا لە وەختی ئضافە ئەمێنێتەوە بلا فاصلە لە ڕووی پاسخنامە بزانن کامتانە جواب نەداسۆ لە ڕووی دەفتەرچەیش دیاریتان کرێ سوعالەکە والەکە نێرەکە بۆ ڕێوەشێنی شمارەکەیە ئەو ستارەیە لە دیاری کرێ بۆ تۆ ممکنە 10 ثانیە وەختی ئضافە وەم جۆرە دێری یەک سوعال جواب بۆیە تۆ چەندها ڕوتبە بکەویتە بەرەو مەخسەن ئەگەر سوعالی دەرسێک بێت زەریبەکەی بانیە بەحسی بعدیمان شانسە کەی لە شانس استفادە بکەین ئەگەر کەسێکی چاوەڕێی ڕوتبەی بانی 5,000 تا 10,000 سوعالێکەوە جواب داوە تەواو بوو ئەگەر وەختی زیارە ماسۆ بێرە سوراغی ئەوانەوە وا یەک ستارەی لێدا وتوت و وەختم کەمە لەو لای خوێنمەوە دوو گوزینەیان ئەگەر توانی لا بۆی بێژی قەتعەن ئەم دوانە جواب نییە دوو گوزینەیە مێنێتەوە ئەو دوو گوزینە ئەگەر هەر کامێکیانی لێ بووی 50% احتمالی دروستیە 50% احتمالی غەڵەتیە 50% دروستەکەی یەک نمرەی کامڵە 50% غەڵەتەکەی یەک سێوەمی نمرە بەسەرفەس لێی بووی ئەمە بۆ کەسێکە ڕوتبەی بانی 5,000 کەسێکە بۆ ڕوتبەی ژێری 1000 دەرسە خوێنن ئامان 50-50 نەکەن چون ئەگەر یەک دانێکی اشتباه لێ بوون لە ڕوتبەی ئەوەڵا فرەتەک تەواتە دواوە بەنابەرین لە یاناستی 70 کەمتر حەق نییە 30% یەکێکیان غەڵەتە دروستە 70% ئەوکیان دروستە لەوێ لە شانس استفادە بکەی من ێژە مشکاڵی نیە بەحسی بعدیمان با بزانن ئەگەر 4 سوعالی جواب داوە بێ و سوعالێک جێ و لەولا 4 سوعالی تر بێ و نەخەڵەتێ کلیدی نییە ئەوە تەسادفی وایە پێاتێ
بعضێک کەس دەچواتە کنکور تەبلیغاتێک بکە ئەژێ من یەک لایەن تا خوار جێلێدا ڕوتبەم 50 قەینا قسەیەتری خۆشتان بۆکەم با لە ژێرتان بمێنێ ئەژێ کاورایەک دەفەیە چووە قاوەخانەیەک کەوا و سیخە 12 قران و دەورەی قەدیمە وتی و قاوەچی وە دزیەکۆ ڕووی نەوە دەنگەڵ بڕێ وتی و قاوەچی وتی ئەوەتی سیخێکەواڵم بۆ بێت سیخێکی بووە دەی بۆ سیخێ وتی دەی هەر 12 قرانەوە وتی سیخێ قرانێکە وتی دەی 12 سیخ بێنێ دوایەوە 12 سیخەکەی خوارد و شەوت و چووەوتی ئەوەی قاوەچی وە دەنگی بەر تیو بەڵێ وتی 12 سیخ کەوا بەرە وتی و کاکەگیان گوڕ ڕۆژێک گۆشتکەر نییە شاید تەسادفی ئەو دەفحە ئەو کاراوایە کردوێتە ئەوێر درۆنەکە ڕاستکە شاید تەسادفی وا دەراتێ ئیمکانی نییە واوێتە گۆڵی کلید نەخۆن بەحسی بعدیمان بەحسی ئەنگیزشە بێ ئەنگیزەیی بەعاسی ئیسرا بەوێت وەگایەک ئەنگیزەی فرە بەعاسی ئیسرا بەوێت لە ئەنگیزە ئەوەڵین کارێکە لێتانم گەرەکە هەر لە ئیساتەوەی کارتان نوێت چیەکە هەرکە هەرچێکا بۆ خۆیەکە هەرکێ هەرچیەک ئەکا خاسەکە خراوەکە و حەسێوی خۆیە و ئەمەڵی خۆیە و نەتیجەیکی بۆ خۆیە لەسەری کنکوری چا هەر کارتان نوێکێ چیەکە کەسانێ سەرەڵە و ڕنددانن دیگەران چیەکەن دووچاری ئیسرا بوو من وەختێکانە ئەچووم بۆ کنکور ئەوەڵین دەفعەلم خەیاڵ مەکرد ئەمە گشتی لێرا دەرسە خوێنێ گشتیان قبوڵەوەن من دەست ناخوێنم من ڕەدەوم لەهۆ لاڕوانیم چی من قبوڵ بووم ئەوان ڕەد بوون ئەوە سیاهی لەشکرە گوێتان نوێ بەنابەرین ئەسڵەن کارتان نەیە دیگەران چیەکەن هەرچێکیش بکەن چ ڕەبتێکیەوەتەوە خاسکەن یا خراوکەن خۆ حەسەوی تۆ نانووسێ بەنابەرین لەسەری جەلەسەی کنکورە هەر سەر هەڵمەورن و ئەملاولای خۆشتان مەکەن بزانین کێ چیەکە و چۆنەکە ئەسەن کێ داوای تەخەلوب و لێکا کێ چی بۆخە گوێی تێمە هیچ ئەهەمیەتێکی نییە کاری دیگەرانەوە ڕەبتێکی نییە چون ئەگەر تەوەجووە دیگەران بکەن هەر دیگەران سەرتان لێشێن دیگەرانێکە بعضێکیان عەمدەن یان کورە وێڵی کە کێ حەوسڵەی دەرس خوێنی ئەمە 10 ڕۆژە من قەوەتم نەماوە ممکنە درۆ پێ بکە 10 ڕۆژە خاستر لە گژوەختێ خوێنێ گوێ مەرە بۆ قسەی بەحسی بعدیمان پاسوخی مثبەتەوە خۆتان پەیامی مثبەتەوە خۆتان بعضێکتان ئای ساتەیەژنەوە خۆتان بەخوا من هەرچێ بکەم هەر قبوڵ ناوم ڕاستی ئەم قسە ڕاستەکەی هەرچێ بکەی قبوڵ ناوی وەختێکانە خۆزانی درۆکەی جوایەکی ڕێک بەرەوە بەڵێ وەڵا ئەگەر خاست دەرس بخوێنم احتماڵی قبوڵ بووم جوای خاستر بۆرەوە خۆت خۆی جێزانی درۆکەی چۆن هەرچێ بکەی هەر قبوڵ ناوی بعضە کەس دەژێ من هەر بەوبەختم وەڕاستی بەوبەختی دەیەر بەوبەخت وای تا دوو چاو کرد ئەگەر بەوبەخت وایە لە دوای دوو چاوی کرد هەردوو پێچی قەت و درۆکەی بەوبەخت نییە هەر ئەمە وا هەیت و ئابڕووە و حیسیەتەوە و خەریکی بۆ کنکور دەرسەخوێنی خۆشبەختیە فرە کەسێ حیساب بۆ هەناسەیە داما ئاس نییە فرە کەسێ بۆ نیمە چاوێ داما چون نابیناس فرە کەسێ بۆ قولێ داما چون فەلەجێ تۆ چۆنێژی بەوبەختم بەنابەرین خۆتان تەکی خۆتان قسە بکەن جاروبار خۆتان بنەنە ڕووی خۆتان و بازێ وەخت درۆوەکەن ڕاست ناکەن بەحسی بعدی ڕەفیقی ئامەلی منفی مەکەن ئامەلی منفی مەوجی منفی تەولید دەکەن ئامی منفی و کەسەسە ترسنۆکە ئەگەر شەوێک سەکی ترسنۆکێکا چوون بۆ کەژێک ئەزانن چەنێ ترسیان باوەڕی بێ من وەتەنیا خۆم چوون بۆ کەس چکێ ترسیان ئارامێکی ترسەزاورم تەکاوەیتر زاتمانەوە بڕۆین من چتی ڕەشم دی ئەو تێ مێردەزمە من زانی ومە ڕەشە حیچ نییە وەلێ ئەو کردێ مێردەزمەی تر زاتمانەوە ئامەلی منفی ئەوان نێژن کنکوری ئیمساڵاغا تەقەلبی تیاترێ فلانە کەس قەوڵیاندایە پێی فیسارە کەس فلانە چتی پیا کردێ هێمە نێسمان من حوسڵەی دەرس خوێندنم نییە وێڵی کە لاوە کوڕێ بێرە با بڕۆین بۆ کەش ئەمانە زەربەوێن مەخسوسن لەم 10-15 ڕۆژی ئاخرا ئیساتە خەرمان سوور بووە خەتەرە لە وەختێکا گەنم وا لە جاڕا گەنم وا لە زەویا گەنم سەوزە هیچ کێ ناتوانێ بیدزێ مەرگایە بیخوا وەختی هاتە خەرمان و کریاگونی خەتەرناکە ڕەحەتە دزرێ ئەشێشە وەلایە بقەتی ئەم 10 ڕۆژی ئاخرە سار چ شتە خوێندتانەوەشێ مراقەبوون مستەربنەون متالعە بکەن مرور بکەنەوە ئەم 10 ڕۆژی ئاخرە ئامی منفی دزە ئامی منفی زەربەتان گەیە بەحسی بعدی شروعی ئازمون و شروعی دەرسەکانە لە چپێلی سادەوە ئیتر فرە ناچمونایە ئەمیچە فقط ئام دوو چتە بێژم تستێلی مەوزوعی سەرتان لێ نەشێوێنێ تستی مەوزوعی چون ئیسا خوێندوتەوە هەر ئیسا جواویەوەیتۆ 90% 95% تیا جواوەیتۆ
بینگهاوس ئەم تحقیقیە کردووە مطالعاتێکە هێوە ئەیکەن لە دووسێ ڕۆژی بعدا نێزیکی 90% حفزیەکانی لە بینە چوار. بنابراین تستێلی تراکمی دروستە لەم مەوزوعیان 90% لێدا بێتە تراکمی ممکنە 20% لێ بێت. تعجب نەکەی نەیشترسی ئەمە گشتی واسە هەر تۆ وانیەی چون گشتی واسەی تر ئشکاڵی نیست. و ئەمیشە بزانە کە ئازمونوێلێکە حفزین فەرقیانەتەکی ئازمونوێلێکا فەهمین. ئازمونی تستیش فەرقیەتەکی ئازمونی تەشریحیە. ئازمونی تستی لە بیرێکی بچێت جوابەکەیان ناسۆ بەری دەست یاداوەری نییە لازم نییە تۆ باسخانیەکەی شتێکە هە لە ناوی تستەکە باسشناسیەکەی تماشایەکەی ئەی ناسیت فرە سەخت نییە لە بیریی چوێ مەترسە چون ئەینە نۆبەری چاوە کرێتە تۆ ئیسمی منە لە بیر چوە لێ بگەی پێ هەرم ناسی قەی ناکە ئیسمەکەم نازانی سوالێلی تستیەگە لە بیرتان چوە دووچاری ترسمەون چون جوابەکەوا لە بەری دەستانە ڕەحەتتر پێێتەوە بیرتە. بەحسی بعدی بەحسی مدیریەتی زەمانە. کەسانێک کە مدیریەتی زەمان نازانن لە کونکورا فرە لێیانەشەوێت. یەکێ لە مهمترین شتێلی مدیریەتی زەمان لە کونکورا بەحسی یەک ڕۆژی قبل از کنکورە چی بکەین. یەک ڕۆژی قبل از کنکور تۆ خۆیشێ بزانی چی بکەیت. بەرنامەڕیزی و ڕەوشێلی متالعە من بۆ هیچکی ئەنجامی نا. ئوسوولەکەی یەژم وەلێ تا ئیساتە براو خۆیشکی خۆی چمسیانیان من بوو مەسەڕەوانشناس چوونەتە دانشگا بەخوا بۆ هیچ کامیان بەرنامەڕیزی نەکرە بۆ هیچ کێش نایکەم. برنامەڕیزی ئوسوولێکی هەست ئەشێ مەوزوع بەنسبەتی زەمان بەنسبەتی تەوان بەنسبەتی سەفحە تەقسیمی بکەیت و بازبینی بکەی هەر ڕۆژێت ماشای کردانی چی کردێ بازخوردی لێبووری ئەوە مفەسەڵە لە وەختێکیا لازموویەژی نیست. وەلەکانە لە یەک ڕۆژی قبل از کنکورا چی بکەین. ئەگەر تۆ ئەو کەسیتە یەک ڕۆژی قبل از کنکور ئەشێ بێخەیاڵی بێخەیاڵ بوو. ئەوە ئەو کەسیتاشە خلاصەکان و مرور بکەیتەوە بیکەرەوە وەلێ یەک شت حتمما ڕۆژی قبل از کنکور ئەنجام بووین. ئەگەر هەر تا ئیسای چەنەتان کرێ یەک دەفە دیکەم ڕۆژی قبل از کنکورێکی کامڵ لە خۆتان بود. یعنی دەفتەرچەی ساڵێک تەواو جواب بوونەوە بزانن 3 ساعت و نیم جوابنەوە وەستان چییە. ئەگەر نەتان کرێ ئەم یەک لەو ڕۆژە بکەن تا بزانن ئەم وەزعیەتە چی گەرەکە لە هێوە چۆنەشێ خۆتان ئامادە بکەن. بەحسی بعدی ڕەوشی دووستارەست کە عەرزم کردن بۆ سوالەکان ئەمە بەعاسەوێ وەخت سەرفەجوێی بکەیت. ڕەوشی تر زەمانگیری ئەمە فقط تکراریان نەکەمەوە زەمان و ڕکوردی خۆ بورەستی دانەتست وە چەنە جواوێتەوە. بەحسی بعدی مروری خلاصەکانتانە ئەگەر خلاصەتان نەنووسیە مروری علامەتەکانە لە کتێوەکانە دارتانە. بەحسی بعدی حتما بە هەر سوورەتێک بووە دقیقەیەک 30 ثانیە هەر چەندێک ئەتوانن مروری پاسوخنامە دوای هەر مەوزوعێک وەختی پێبن. یعنی فیزیک تەواو کرد بەر لەوە بچتە شیمی یەک دەور پاسوخنامەکە و مرور بکەرە بزان سوالەکان لە جێ خۆیان هەر چاوێکی پیا بخشێنە نەیەرەکە فرە تا ئەگەر اشتباه کردو نەوێتە دوو دەرس زەربەکە فرەتروێت. مروری پاسوخنامە ئەشێ 30 ثانیە حتما وەخت لێوە بوورێ. ئەم وەختە بازە کەس نایواوە خۆی بیێنە خۆتان. بەحسی بعدی زمانی ئضافە ئەگەر ماوە ئەگەر زۆختی زیاو ماوە بیێتە کام دەرس نەچی بیێتە دەرسە زەریب خوارەکان. زمانی ئضافە مەخصوصی دەرسێلی زەریبی بانێ مەخصوصی سوالێلی دووستارە نییە مەخصوصی سوالێلی یەکستارەست. ئەوە وا ئەگەر تەلاش بکەی جوایێتەوە نە ئەوە واشەوە شانس جوای بێتەوە. پس ئەگەر زمانی ئضافە ماسۆ بلا فاصلە لە ڕووی دەفتەرچەکە تماشا بکە بزانە یەکستارەکان کامل ئەویش دەرسێلی زەریبی بان نە زەریبی خوار. چون یەک سوالی یەکستارەی زەریبی بان جواب بێتەوە وەسە 4 سوالی زەریبی خوارە جواب دایێتەوە. بەحسی بعدی زمانێکە ئائیسا تا کنکور ماوە تەلیفۆن خامۆش کەن. هەرچی ئەکەفێتە فکرتان هەڵمەسن مەڕۆنە دەمیوە بازەکە زێژە شتەکە لە بیرمەچێ هەڵ کاغەزێ لە لای دەستانەدانن بۆ هەرچی ئەکەوێتە بیرتان بینووسن ئەقدامی بۆ مەکەن لە وەختی ئیسراحەتە ئەقدامی بۆ بکەن. فرە کەسێک هەر ئەو کارێلەیەکات ئەم 4 ڕۆژێ خراوەکە. بەحسی بعدیمان خەستەگی و ئیسراحەتە. ئەم ڕۆژێلی ئاخرە خەستەگی فرەترە چون فرە فشارتێن بۆ خۆتان ئیسرارتانە ئیسراحەتێلی ئەم مودەتە فرە مهمە. خەو خۆراک ئیسراحەت بۆیە هەر تکراری ناکەمەوە تەوزیعی نام خۆتان ئەیزانن. و بەحسێکی تر ماوە ئەشێ کوڕی زرن بزانێ بازە چت وەختی نییە جوای بێتەوە. ئەشێ توانی سەرفی نەزەرکردن لە بەعضێ سوالتان بێت بازێ سوالتان پێگێ ئەحساسەکەم زیاتر لێ دقیقە وەختەوە جوای مۆنەوە هەر چەندێک ئەیزانن جوای مۆنەوە
چون ئیمکانیە بتوانن 2 سوعالی خوارن و 1 دقیقە جواب بنەوە. بەنابەرین کوڕی زرنگ ئەزانێ بازێ کار ئەشێ ئیسان نەیکا حتمەن هەر لە ئەم تەمرینە لێم چەند ڕۆژایکەن ئەشێ بزانن چ شتێ لێشێ جواونەوە باوجودێک ئەیچی زانن. بەنابەرین توانی ڕیسکردن توانی سەرفی نەزەرکردن لەم چەند ڕۆژی باقیماندا لە خۆتانە ڕشت بوێن. ئاخرین شتێکی چێژمی ئەمەسە کە بزانن فراموشیەلی ئێمە شتێکە فراموشەکەین 2 دلیلی مهمیانە. دلایل فرەن دوانیان کە ڕەبتی وەم ڕۆژەوە سێژبی. ئەگەر من زەقی شیشەی نیساب کەمە باخەڵم بۆخشنەوە من مەجبورم بۆ زەبتی بعدی ئامادەی بکەم. ئەگەر من ئایسا زەقی شیشەین بکەمە باخەڵم سووریەوە بێژ نادەی سوورێکم بۆ دەربێرە دەستی پیا بکەم حتمما سوورێکتان بۆ دەستێت. ئەگەر زەردێکی چی تێ بخەم زەردێک و سوورێکی تایە بێژم زەردەکەم بۆ دەربێرە 1-2 احتماڵیە دەریبێنم. وەلێ ئەگەر قەنێک و زەقێک بخەمە باخەڵم بێژن قەنەکە دەربێرە دروست دەری تێرم بێژن زەقەکە دەربێرە دروستە چون شەباهەتیان نییە. بعضێک کەسێلف ئیشتبای کنکوری هەر لە ڕۆژی ئەوەڵی دەرس خوێنی تا ئەم 10 ڕۆژی باقیماندەیە ئەوەتە دەرسێلی شەبیهی 1 پشتەریەکە خوێنی وەکی زەقی سوور و زەقی شیشەی نەخاتە پاڵی 1 قاتیەوە. ئەم 10 ڕۆژی باقیماندا ئەگەر مرورەکەنەوە دەرسێلی شەبیهی 1 پشتەری 1 مرور مەکەنەوە. یعنی ئەگەر فیزیکە خوێنی پشتەری ئەدەبیات خوێنە. ئەگەر ئەدەبیات و خوێند ئەدەبیاتی فارسی ئەدەبیاتی عەرەب پشتەری نەخوێنی ریاضی پشتەری بخوێنە. وەکو قەن و بێزەکەی پێ بکە وەکو قەن و زەقەکەی پێ بکە. ئەمە فرە مهمە تەداخڵی پیشگوستەر و پەسگوستەرە. ئەگەر گەرەکتان و ئازموونی بکەن دەرسێکتان خوێند بەرنەکەی لەبیر بردو ئەوە قودرەتی ئەو فرەز ئەم لەبینەوە. بەرنەکە نێڵا دوایینەکەوە یاوبرن بەرنەکە قودرەتی فرەز دوومێکە لەبینەوە. دەر هەردوو حاڵەت زەرەرەکەی. ئەشێ دەرسێلێک پشتەرێک بخوێنی هیچ کامیان لەبین نەوە. ئاخرینیش فراموشی هەیەجانیە. ئاوام بترسێ فرەشتێکی لەبیرە چوێ ئاوام پەلەی بێ فرەشتێکی لەبیرە چوە. ئەگەر ترس و پەلەتانە تەمرینی ڕلەکس لەم چەند ڕۆژە کەسێک پیا بکەن تەمرینی ڕلەکسان پێ بووە. تەمرینی ڕلەکس ئەگەر هەر هیچ نەو کاکەگیان عەجەلە مەکەن مامۆستا 10 دقیقە سوحبەتی از مامۆستا سێجەبار سوحبەتی مامۆستا و دوعای مامۆستا بێ ئەسەر نییە بۆ من. کاکەگیان لوتفەن سکوت بکەن ئەوانە ئەچن خوا لە پشتیانێ وەلێ منزورمانەوە نەوە ناچن قاڵ بکەن. ئەگەر قاڵ نەکەن دانشن ئەگەر قاڵەکەن بچنتان خاست. ئاخرین شتێکە عەرزمکردن فراموشی هەیەجانی و ئەویش ڕلەکس پێشێ بۆ بکەن. تەمرینی ڕلەکس سەختە لەرا ئاموزش نادرێ توولانیە. من فقط مختصر یەژنی سادەترین تەمرینی ڕلەکس ئەوەسە 5 نەفەسی عەمیق لە بەلای نەفەسەکانە ئێرادەیەکەی دوای ئەم 5 نەفەسە ئینشاءڵڵا بە حەول و قوەی خوا کارەکەم ئەدامەوەم بە ڕەوشی قەبلی. چاوتە قوچی بەیانی تێریتە حاڵەتی ئارامش نەفەسێکی کامڵەن عەمیقە کێشی ئەوە شش تەواو پڕ بێت. پڕ بوو 1 سانیە گیریە دەی ئارام تەواو خاڵیەکەیتەوە. 3 تا 5 نەفەس تەمرینەکەی حەدیەکسەر 10 سانیە وەختی 20 سانیە وەختی ئەوێت ئەگەرم کارە بکەیت. ئەم 20 سانیە وەختە ئەوێرێتەوە ئارامش نایەڵێ ئشتبا بکەیت. ئەم 10 سانیە ئەگەر لەسەری کنکورە لە هەرکە ئەحساسی ئسترابوو کرد قەڵەم و قازەقەی دانە چون هەرچێ بکەی خراوکاریە. ئەوێسیت 3 دانە نەفەسی عەمیق یا 5 دانە نەفەسی عەمیقە کێشی لە دوای نەفەسە عەمیقەکان بە حەول و قوەی خوا کارەکە هەمتر دامەوێتەوە. هەمیش واتە پیاتەوە هەم واکەیتەوە. هەرچەندە حەواتە پیاوە وا بکەرە چون ئەم کارە نەفعی کردنی لە نەکردنی بێشترە. منی تر قسەکان فرەن باوەڕتان بێ ئەگەر خاو قسەم کرایەوە 2 سەعات دوای نەوە هات هەر ئەو نەبەسە. ئومیدوارم ئەمە کە یەژمی ئارەزۆی دڵمە. ئومیدوارم ئەگەر هێوە قبوڵنەون شایستەترگەل لە هێوە قبوڵ بوون. یعنی کەسانێکە تەوانیان گەشتروێ نەک ناتەوانی گەلیان وە فێڵوازی گەلیان ئەوانی قسێتە بەر. ئومیدوارم کەسێلێکە قبوڵ ئەون شایستگی قبوڵبوونیان بێت. و ئومیدوارم ئەگەر هێوە قبوڵنەون ترس و ئستراب و نەزانی بەعەس نەوێت قبوڵنەون بەشک و هەر فقط سەواتتان کەم وێت قبوڵنەون تا دیگەران هەقیانێت. ئاخرین شتێلێکی عەرزانیەکەم ئەمەسە
ئەگەر قبول بوون بۆ ئەوە نییە بڕۆن بێنەوە فەخر بکەنەوە ملی سەرمانە بۆ ئەوەسە بێنەوە خزمەتمان پێ بکەن بۆ ئەوەسە فەرهەنگی ئێمە بوون لە خابگاوەلی دانشگا تەکی دانشجووەلی ترا وا هەرێکێ لە وڵاتی هاتوون سەرمان بەرزکەنەوە نە سەرمان شۆڕکەنەوە بۆ ئەوەسە بچن علم بکوژن بێرنیوە بیدەنە ئێمە ژیر بووین نەو بۆ ئەوە بڕۆن مدێک بێرنەوە باوکو دایکتان بێژن خۆزایە قلمان بشکێ و دەستمان بشکێ ئەم مناڵمانە نەچوێتە دانشگا. والسلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا ونبينا محمد وآله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته. من ناتم لنا سخن رانيكم بخاطر دوچت هاتمو ياك شكري نعمتي خواي جوربكم كأمثال جنابی دکتر محەممەد خانی دڵسۆزانەت هێبووە جوانەکانی وا سەرمایەی جامیعەی هێمان ئاوا زەحمەتی خۆی ئەوە مایەدا ئەنێ لە وەختی خۆی ئەورێتەوە بە خاتری چی لە شوێنوێلی ترا خۆتان ئەزانن ممکنە ئەو نەساعات ئەو نەوەد ئەگەر یەکێ بێ سوخەنڕانی بکە ممکنە 200,000 یا بیشتر لە نەزەرا بگیرێ بۆ مەبێن ئاغای دکتر فڵان هاتووە سوخەنڕانی ئەکا لە زەمینەی مەسەلا دانشگا و بەرنامەی دانشگاهی و سوسی دانشگاهی و بۆ ئەم مەسایلی کونکورە وەلێ ئەم مایە لە خۆی دانێ فەقەت وەفەقەت مەحزەن لله بە خاتری جوانانی سەرمایەی جامیعەکە ئەچێ گشتمان لێنی یا ڕەبی خوایە عمری درێژکەی خوایە تەوفیقی بووی خوایە لە بەڵای دینی و دنیایی ئەم و ئەمسالی ئەم مەحفوظکە دوومەنیش کە خۆیتم دانیشم هەر بە خاتری ئەمە چون خۆیتم هەر لە خزمەتی دانیش ئاموزانی عەزیزا بووین لە مەدرسەی لەمانە تم هەر تەشویق بێت بۆ ئەوان کە بێن مامۆستای وە و ڕیشی چەرمۆ وە 65 ساڵ عمرۆ تێ لە خزمەتی ئێمە دانیشە و ئەیدەن وەختەواتە خۆی نکتەیەکی فەرموو لە ئاخرۆ واقعاً هەر فرە جالب و فەرمێشێ بچنەوە ئابڕوو بۆ ئێمە بێرنەوە شەرەف بێرنەوە بۆ ئێمە عیزەت بێرنەوە بۆ ئێمە نەوکو سکوێلێ ئەژنەفین کە دانەدانەیەک حەز ناکەم ئەفەم بێژمی ئەو نە پێم ناڕاحەتە واقعاً نایەژمی حەتمەنەوە کە لە سەتحی دانشگا لە فڵانە شوێنە چی بۆ دوو دانەزۆی خۆمان کوڕ و کەنیشتێ بەرنامەوەری کەمایەی زیلەتە هەم بۆ خۆی ئەم بۆهینە ئەمانە من نایەژمی ئیمامی شافعی چوار بەیت هەست لە ئەوە عەرسانیەکەم و بایتر وەختەکە مێنێتەوە بۆ ئاغای محەممەد خانی جوابی سوئالی وەچی بیداتەوە جا فەرمێ ومن لم يذق ذل التعلم ساعة کەسێ ڕەنجی تعلم یەک ساعەت نەکێشێت لە زەمینەی علم و فەزیلەتی علم و ئێژێتی تجرع ذل الجهل طول حياته ئەچەشێ ذل و مەشەقەتی نادانی لە توولی عمریا یعنی ئەگەر نەتوانی یەک ساعەت ڕەنجی تعلم قبولکەی زەحمەت قبول نەکەی لە ڕێگەی علم و دانشە ئەشێ توولی حیات و زیلەتی جەهل و نادانی بکێشیت چی فەرمووە ئیمامی شافعی ومن فاته التعلم وقت شبابه کەسێ تعلم لە دەستی دەستێ لە وەختی جوانیە کە لە وەختی جوانیە لە ئینرژی و لە قدرەت و لە تەوان بەرخۆدارە ئەمە لە دەست بڕا فكبر عليه 4 لوفاته شوادانا الله أكبر تحرم يعني نوجي جنازة بخونا لا الله أكبر نوجي جنازة بخونا شوادانا تكبير يعني الفاتحة بخونا بخوا حافظي فكبر عليه 4 لوفاته يعني شواد تكبير بخونا وسري أبو وفاته يعني كسي آوا لوقت جوانيا دانش وعلم لدس بها الفاتحة بوداني حياة العلم والله حياة الفتى والله بالعلم والتقى أمدو مسألة فرق قابل توجهها كإمام شافعي فالمي جياني جوان قسم بخوا بدوتته بدانش وبتقوى علمي تنيا تقوى نويلتك
ئەرزشی نییە تەقوای تەنها دانشی نەوێ وەسە کوورکورانە حەرەکەت بکە چون دانشی بێ و تەقوا نەوێ ئەچی وەبری ئەهم کە ئیشتیباهاتە وا ئەز نەفیمەوە لەکوێ بۆ لەکوێ کریا وەلە تەقوا هەمڕاهی ئەو دانشەوە تەقوای دەرونی ئەرزشەوە و عیلمە ئەو عیلمە شەرەف پەیاکە ئەو عیلمە ئەوێتە مای ئیفتیخار بای سەربەرزی پس سعیمان بەرەمرەتانێ کە ئینشاءڵڵا ڕاهی دانشگابوونم عەزیز وێلە خوایە بۆ خاتری اسمی ئەعزەمت ئەم عەزیزانە کە سەرمایە من کشتیان ڕاهی دانشگا بکە بۆ خاتری بزرگەواری خۆی خوای گیان کشتی بێکار کشتی بەسەزوان کشتی عەزیز کشتی گیانەکانی من چاوەکانی من باوکو دایکی بەسەزوان گشتی إذا لم يكونا لاعتبار لذاته أجل أمدوت كنوي إثر اعتبار يبوذاتي أمدوته علم تقوى أمدوته بما نريد إن شاء الله ولا اعتبار يبوجودي إذا لم يزد علم الفتى قلبه هدى أجل زمان علمي جوان قلبي أو برنك على هداية يعني نيكيش ولا هداية خوزبختها وسيرته عدلا وأخلاقه حسنا وسيرة روشي أو عدل بانيريو وأخلاقي فسنديدنك فبشره أن الله أولاه نقمة مزي بيباني مزي شر لا مزي خوشي فخوي تعالى نقمتي عساك بيو أو نقمة يعني بدبختي بيداوة يعني أغر أم علمي جوانا قلبي أو برنك على هدايات أما إتر وأخلاقي فسنديد بينغا وەڕەفتارێکی دروستی پێنەوە مژدەی پێبووە کە خوای تعالی دووچاری نقمەتی کردووە وساء به مثل الذي عبد الوثنا بەدبەختی تووشی تێ وەکو تووشی بتپەرستەکان وعالم بعلمه لن يعملا معذب من قبل عباد الوثنا عالم و دانشمەندێ ئێتەوە عالم دەنبێژن دانشمەند تاوەکەم بە ئەو عیلمی خۆتانە عەمەڵ نەکەن یعنی تەقوا نەکەنە ڕەفیقی لە خوا نەترسن فەرمێ بەر لە بوتپەرستەکان ڕاهی جەهەنەمە و زیاتر لە ئەمە مزاحم ناوم چون ئاغای محەممەد خانی عەزیز نوری چاومان بابێ جوابینەکە بووەتەوە وەختی عەزیزی هێوەی جوانانی نەگیرێ من عادم پێی ناتم خۆیە بۆ خاتری لوتف و مەرحەمەتی خۆ چاوی خەیر و پیانەوەی